سۆفیزم لە کوردستاندا یەکێکە لەو ڕێبازە ڕۆحیانەی کە جگەلەوەی پانتایەکی فراوانی لۆکۆهەستی کۆمەڵاتی خەڵکی کورداگی کردووە لە هەمان کاتیشدا کاریگەری زۆری بەسەر کۆکردنەوە و ئامادەکردنی هێزی جەماوەریەوە هەبووە لە نێو جوڵانەوە سیاسیەکانی کووردا. زۆر جاریش ڕێبەرانی ڕۆحانی و شێخەکانی تەریقەت ڕێبەری بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی گەلی کوردیان کردووە. سەرەتا ڕێبازەکانی سۆفیزم بە هەمان شێوەی زوهد و سۆفیزمی ئیسلامی تەنها بەمانای هەنگاونان بۆ بەرەو جیهانێکی ڕۆحانی، واتە دنیابینی سەرەتای سۆفیزمی کوردی دنیابینێکی تەواو ڕۆحانی بوو. دواتر زاراوەی سۆفیزم چووە نێو قاڵب و چوارچێوەی قوتابخانەیەکی فکری و ئاوێتە و پەیوەندیدار بە شێوازی عرفانیەوە. سەرەتا پەیڕەوانی تەریقەتەکانی سۆفیزم لە کوردستان جگە لە ئازمۆنی عرفانی هیچ ئارەزووکی تریان نەبوو و لەوە زیاتر بیریان لە هیچ بابەتێکی تر نەکردوێتەوە. لە قۆناغەکانی دواتری دەرکەوتنیدا تەریقەتی نەخشبەندی لەوە دەردەچێت کە تەنها خەریکی پاڕانەوە و خەڵوەت و ئەرکە ڕۆحیەکانی بێت، بەڵکو بەپێی جوگرافیای سیاسی و کۆمەڵایەتی ناوچە کوردیەکان ئەرکەکەی دەگۆڕێت. ئەم طریقی نەقشبەندیە طریقەیەکی زۆر قوڵ و خاوەنی مێژوویەکی دێرینە لە ئیسلامە. لە زۆربەی وڵاتە ئیسلامیەکانە بە تایبەتی لە ماوەڕاء النەهر تا ئێستاش تەئسیرات و کاریگەری ئەم طریقەیە هەر ماوە، لە منتەقەی خۆیشمانە هەر ماوە، لە قەڵەمڕەوی دەوڵەتی عوسمانیشە هەر ماوە. تەنها فاسیلەیە کە کەوتبێتە جوغرافیای ئەم طریقەتە ئەوە بووە دەوڵەتی سەفەوی لەگەڵ دەوڵەتی قاجاری بربەستێک بوون لە بڵاوبوونەوەی ئەم طریقەتە لە قەڵەمڕەوی ئێرانە، بەڵام لە ڕێگەی کوردەکانەوە لە ڕێگەی مەولانا خالیدی نەقشبەندیەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە چووە هیندستان و لەو سەرەوە هاتەوە ئەم طریقەیە زیاتر بڵاو بوویەوە، چونکە طریقەیەکی ئارامە، طریقەیەکی متەسامیحە، طریقەیەکی لێبوردەیە، ئیعتیما دەکاتە سەر پاکردنەوەی دەروون، ئیعتیما دەکاتە سەر زیکری خەفی، ئیعتیما دەکاتە سەر ڕازاندنەوەی ئینسان بە عیلم و عەمەل بە ئەخلاقی جوان. بۆیە هەورامان بوو بە مرکزێکی ئیشعاع، مرکزێکی ئیشعاعی ڕاستەقینە بۆ بڵاوبوونەوەی ئەمە. مۆدیلێکی تازە لە دینداری لە کوردستانە لە هەورامانە دەستی پێکرد کە ئێستاش کاریگەریەکانی لەسەر ئەدەبیاتی کوردی هەیە، لەسەر بیرکردنەوەی موسڵمانانی کوردستان هەیە، و دواتریش لە ڕووی سیاسیەوە نەقشێکی باڵای هەبووە لە گۆشە و کەنارەکانی کوردستان. لە ماوەی ساڵەکانی 1979 بۆ 1926 لە سەردەستی مەولانا خالید سەری هەڵداوە کە سەر بە تیرەی میکائیلی جافە. مەولانا خالید لە دوای ڕۆشتنی بۆ هیندستان لە ساڵی 1911 گەڕایەوە بۆ سلێمانی و خەڵکیشی زۆر ڕووی تێکرد. لە ماوەکی زۆر کورتدا هەزاران کەس لە هەموو لایەکی کوردستانەوە پەیوەندیان کرد بە تەریقەتی نەقشبەندیەوە. تەنانەت دەگوترێت ژمارەیەکی زۆر لە فەرمانڕەوایانی میرنشینی بابان بوون بە موریدی مەولانە. ماوەی ساڵانی 1911 بۆ 1920 بە پڕبەرهەمترین ساڵانی بڵاوبوونەوەی تەریقەتی نەقشبەندی دادەنرێت لە کوردستاندا. بە گەڕانەوەی مەولانە ژمارەی زۆر لە خەڵکی سلێمانی هاتنە ڕێبازەکەی سەرباری ئەوەش کە تەریقەتی قادری دژایەتی دەکرد لە سلێمانیدا. بەڵام چۆنێتی سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ئەم تەریقەتە لە ناوچەی هۆراماندا دەگەڕێتەوە بۆ شێخ عوسمانی تەوێڵا شێخی سیراجەدین. ئەم زاتە مەزنە لە تەمەنی 22 ساڵیدا چووە بۆ بەغدا و لە خوێندنگەی دینی حەزرەتی شێخ عەبدولقادری گەیلانیدا دامەزراوە. هەر لەوێش بە خزمەتی مەولانا خالیدی نەقشبەندی گەیشتۆ و لە تەمەنی 31 ساڵیدا ڕێوڕەچەی نەقشبەندی لەسەر دەستی ئەو زاتە وەرگرت و بووە بە موریدی. لە ساڵی 1965 زانیدا بووە بە خەلیفەی مۆڵەت پێدراوی ئەو. پاشەوەی مەولانا خالید لە ساڵی 1920 زانیدا بۆ جاری دووەم سلێمانی جێشتووە
لەگەڵ ژمارەیەک لە موریدەکانیدا لە ڕێگەی قەرەداغەوە بەرەو بەغدا کەوتۆتە ڕێ. طریقەی نەقشبەندی لە هەورامانە ئەتوانین بڵێن زۆر گونجاو بووە لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی سیاسی و ژینگەی کەلتوری ئەو ناوچەیە. مەشایخی طریقەتی نەقشبەندی لە هەورامان لە تەوێڵە و بیارە توانیویانە لەو ژینگەیە باشترین سوود وەربگرن بۆ خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر سێ بنەما: بنەمای پەرەپێدانی بیر و بڕوای ئەهلی سوننەت و جەماعەت لە دیدگای مەدرسەی ئەشعەریەوە، بنەمای مەزهەبی شافعی لە جێبەجێکردنی ئەرکە ئاینیەکانە، سێ بنەمای عیرفان و تەسەووف و تەزکیەی نەفس لەسەر طریقەی نەقشبەندی کە طریقەیەکی عیرفانی عەمیق و پەیڕەوی سوننەت و جەماعەت لەسەر بنەمای بیر و بۆچوونەکانی ئیمامی غەزالی و ئەبوولقاسمی قوشەیری و عەبدوڕەحمانی جامی و ئیمامی ڕەبانی. لە وڵاتی ئێمە طریقەتی شازلی هەبووە، طریقەتی بەکتاشی هەبووە، حەیدەری هەبووە، زۆر لەو طریقەتانە. ئێستا ئەوەی کە هەبێت زیاتر طریقەتە بەناوبانگە فراوانەکان قادری و نەقشی هەبووە. بەڵام ئەو طریقەتانەی کە لە ڕوانگەی شەرعەوە پەسەند کرابن، سۆهرەوەردی و کوبرەوی و چەشتی و قادری و نەقشبەندی، ئەلبەتە ڕیفاعیش هەر قادریە. هەورامان طریقەتی نەقشبەندی زیاتر پەسەند کراوە، لەبەرەوە خەڵکی هەورامان
یا عالمەکانیان گەڕاون بۆ باشترین تەریقەت کە ئەم تەریقەتە خزمەتەکانی فراوان بێ، خزمەتی ئاینی مرۆڤایەتی کۆمەلگا جەماوەری ژیانی خۆیان و بە ئاسوودەیی بژین هاوکاری یەکتر بکەن. ئەمە باشترین تەریقەتەکە هاتوۆتە هەورامانەوە. ئەمە لێرە ئەوەڵەن حەزرەتی شێخ حسامەدینە کە ناوی عەلیە ئیسمی حسامەدینە لە قەبی حسامەدینە دوای ئەو شێخ ڕاغیب کوڕیەتی ئەویش عمری لە تقریبا عمری لە 50 ساڵیج نەبووە وابزانم 50 ساڵ نەبووە وەفاتی کردووە ئەویش هەر مەرخەدی لێرەیە. ئەمە دووهەم هاوسەری من کە باوکی شازادە ئەویش هەر قەبری لێرەیە. شێخ سادق کە برایەتی برای شێخ حسامەدینە ئەویش قەبری لێرەیە. حەمیدەخان کە کچێتی قەبری لێرەیە. شێخ مەحموود کوڕەزایەتی ئەویش کوڕەزای شێخ حسامەدینە ئەویش قەبری لێرەیە. تاریخەکانیان وا بە کێلەکانیانەوە وەلێ ئیتر کە جوندەکان ئەو وەختە ناڕەسەنیان کرد و ئەو دەسە پیسەیانە وەشاند و خۆ ئاوا دەربەدەریکردن ئەو قەبرانیانە دەستکاری کرد. باش تاریخەکانیان نازانم بۆتان بێژم. لەو ناوچانەدا کردەی سیاسی کاری لە پێشینیانە ئەرکی شێخەکانیش دەگەڕێت بۆ کاری سیاسی و بەڕێوەبردن وەکو شێخ عوبەیدوڵڵا و شێخ سەعید لە باکووری کوردستان و شێخ عەبدولسەلام بارزانی لە ناوچەی بارزان. بەڵام لە ناوچەی هەوراماندا ئەرکی نەخشبەندیەکان وەکو ڕێبازێکی سۆفیزم جیاواز دەبێت. شێخەکانی هەورامان هەرزوو هەست بەوە دەکەن هەورامیەکان خاوەن فەرهەنگێکی دەوڵەمەند و هۆشیارن لە زۆربەی کارەکانیاندا شوێنەوارێکی عەقڵانی پەیڕەو دەکەن لەبەرەوە ئەرکی تەریقەت دەبێتە ئەرکێکی معرفی و کۆمەڵایەتی. زیاتر یارمەتی خەڵکی هەورامان دەدەن بۆ پێشکەوتن لە بوارەکانی ئەدەبی و هونەری و چارەسەرکردنی کێشە کۆمەڵاتیەکاندا بەتایبەت لە هۆڕاوەدا ڕێڕەوێکی دیار بە ناوی شیعریایەنیەوە لە ناو ئەدەبیاتی هەورامەکاندا هەیە. وەسفی شێخەکان و تەریقەتی نەخشبەندی دەکات. هەروەها لە بواری هونەری گۆرانیشدا ڕیتمێکی تایبەت هەیە کە بەسەر پیرۆزی شێخەکان و مەرقەدەکانیاندا گوتراوە. هەمویان شاعری بەرز و بەرجەستە بوون بە شیعری فارسی و عەرەبی و کوردی. شێخ عومەری بیارە دیوانێکی جوانی هەیە، شێخ نەجمەدینی کوڕی، شێخ ئەحمەدی شەمسەدین کوڕی شێخی سراجەدین، شێخ عەبدوڕەحمانی ئەبولوەفا کە ئێستا لە مەرقەی گەیلانی مەدفونە، شێخی بەهادین کوڕە گەورەی حەزەتی شێخ عوسمان، ئەمجا شێخی شێخەمینی نەقشبەندی کوڕی حەزەتی شێخی عەلاءالدین و حەزەتی شێخ عوسمانی دووەم شێخ عوسمانی سراجەدینی ثانی ئەویش ئەدیبێکی باڵا دەست بوو، شاعیرێکی بەس قەریحە و بەتوانا بووە بە هەر سێ زمانی عەرەبی و کوردی و فارسی
شعر و هۆنراوی بەرجەستە و جوانی و بە چێژی هەیە. جا ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی طریقەی نەقشبەندی کە مەجموعەیەکی زۆر شاعیر و هۆنەری پێشکەشی مرۆڤایەتی کردووە، هەر لە سەرەتاوە لە شای نەقشبەندەوە بگرە، لە ئەوکوتم عەبدوڕەحمانی جامیەوە بگرە تا مەولانا خالید بەرزترین شاعیری دەورانی خۆی بووە. شێخ نەجمەدینی کوڕی شێخی زیادین لەقەبی شیعری کەوکەب بووە. شێخی زیادین لەقەبی فەوزی بووە. لە مەدرسەی نەقشبەندیە شاعرێکی گەورەی وەکو مەولەوی پێگەیشتووە، شاعرێکی گەورەی وەکو مەحوی پێگەیشتووە، وەکو حەریق پێگەیشتووە. ئەمانە هەموو مەجموعەیە شاعرن کە دواهەمین حەڵقەی شوعەرای مەدرسەی نەقشبەندی لە کوردستانە مەلا مەحموودی بێخوت، مەلا ئەحمەدی قازی، مەلا عەبدوڵای فەنایی، مەلا عەبدوڕەحمانی عەینەکی، ئەمانە مەجموعەیە شاعری بەرجەستە و باریز بوون کە ئەگەر ئێمە بمانەوێت ناوەکانیان بنووسین پێویستمان بە کاتێکی زۆرە. لە هەمان کاتدا عولەمای مەدرسەی نەقشبەندی، مەشایخی مەدرسەی نەقشبەندی زۆر گرنگیان بە فۆلکلۆر و گۆرانیە زارەکیەکانی مەنتەقەی هەورامان داوە، خەڵکیان بە تایبەتی بان کردووە کە بە دەنگی خۆش سیاچەمانەیان بۆ بڵێن، قەسیدەی بەحری نووریان بۆ بخوێننەوە. کە ذکر ئەکرێ ئەڵڵا ئەوترێ ئەلف لامەکە وتێ ئەڵ، ئەمە زمان ئەلکێ بە ئاسمانەی دەمەوە بتەوێ یان نەتەوێت، ئەمە خوێن لە بەشی سەرەوەی دڵ یەتە خوارەوە بۆ بەشی خوارەوەی دڵ لە ئەنجامی ئەوەی کەوا زمانەکانی بینی شا خوێنبەر و سیە خوێنبەرە دائەخرێ و زمانەکانی نێوان زگۆڵە گوێچکەلە ئەکرێتەوە، دەنگێک دەرئەچێت لەو کاتاڵی ئەڵڵا زمان بەرە دێتەوە کە لە ئاسمانی دەمەوە کاتە خوێن لە بەشی خوارەوەیان لە زگۆڵەوە ئەچێبوون بەشەکانی لەش و دەنگێک دەرئەچێت، ئەو کاتە خوێن ئەچێت بۆ هەموو بەشەکانی لەش و زمانەکانی نێوان زگۆڵە و گوێچکەلە داخرێ و ئەو دەنگە دەرەچێ و وشەی ئەڵڵا ئەوترێت وردە وردە ئەو ئەڵڵایە کە ئەیڵێت ذکرەکە دەست پێ ئەکا لەو شوێنانی کە تۆ مەبەستە کە دانیشتوێ لە شوێنێکی تایبەتیە ئەڵڵا کە ئەڵێیت بەڵام بە دڵێکی تەواو کە لە ناخی دڵەوە ئەو وشەیە بوتێ کە ئەڵی ئەڵڵا وردە وردە ئەڵڵا ئەکەیت. اینجا لە تائیفمانێ لە جسمی ئینسانە کە هەیە لە تائیفەکان وەکو زۆر ئاەتا کە ئیشارەتی پێ ئەدات کە سنگ ناوچەی ئەو شوێنانەیە نەک مێش. طریقات دوای مردنی ڕابەرەکەی لەلایەن خەلیفە و مرید و پەیڕەوکارانیەوە درێژە بە ڕێچکەکەی دەدرێت. هەر تەریقەتێکیش زنجیرێک نەسەبی تایبەت بەخۆی هەیە کە ئەندامانی تەریقەت بە ڕابەرڕۆحیەکەەوە دەبەستێتەوە. ئەو کەسانەی پەیڕەوی لە تەریقەتەکان دەکەن ئەو گروپانان خۆیان فێری ڕاهێنان دەکەن لەسەر خوداپەرستی و گوزەرکردن بۆ پاکبوونەوە لە تاوانەکان بڕۆیان وایە بەم شێوێ دەگەن بە حەق و ڕاستی. ئەو کەسێنین لە سەرەتاوە بە مبتەدیئی پێوترێت تازە دەست بەکار ئەبێ، سوختەمان هەیە، فەقێمان هەیە، مستعیدمان هەیە، مامۆسامان هەیە، مدەڕیسمان هەیە، ئەمە پلەکانیانە. ئتر پلەکانی تریش هەیە، خەتیب هەیە، قازی هەیە، واعظ هەیە، ئەوانە باڵاکان. ئەم فەقیانە کە ئەخوێنن لە مەدرسەی بیارە لە تەوێڵە لە هەر مەدرسەیەکی نەقشبەندی لە هەولێر لە باڵەکایەتی لە گەرمیان لە هەر شوێنێک ئەوەی پەیوەندی بە تەریقەتی نەقشبەندیەوە لە وردەکاری بە بەرنامە و پەیڕەوی و سیستمێکی تۆکمەی ڕەسەنی ئەسیلی زۆر چاکی ئەو خوێنەی کە کاتی خۆی خوێنراوە لە ئەوڵۆ ئەو کەسە کە ئەخوێنێت وا پەروەردە ئەکرێت، پەروەردەی ئەخلاقیشی لەگەڵایە، ئەدەب و ئەخلاقی پەروەردەی ژیانی خۆی بۆ خۆی چۆن بژی بۆ ماڵ و مناڵی چۆن خزمەت بە کۆمەلگا بکە. لە عیلمەکانە ئەم عیلمانی کە لە مەدرسەکانە هەبووە کە پێشتر پێش هاتنی ئینگلیز خوێندنگانە بووە، لەرە زانکۆکان تەنها مزگەوتەکان بوون فەقێ بووە. هەموو ئەو عیلم و زانستانەی وەکو کیمیا، وەکو هەندەسە، وەکو ڕیاضیات، جەبر هەبووە، ئەو حساب هەبووە، تەنانەت فەلەکیات هەبووە، کیمیا بووە، هی طب هەبووە. ئەمانە هەمووی
هەبووی ئێستا ئەوانە لەبەر ئەوە ئەم پێویستی بە کاری ئرشاد و ڕۆشنبیری و شەریعەت هەیە دران بە زانکۆکان. دەرکەوتنی ئەمڕۆ ڕەچەیە واتای دەرکەوتنی بیرکردنەوە و دەرکەوتنی قۆناغێکی نوێ لە ناو کۆمەڵگەی ئیسلامیدا تەنانەت مۆری گۆڕینی دینەکەشی پێوە دیار بووە فۆرمی کەلتوری و ئەو نەتەوانەی وەرگرت کە لە ناویدا بڵاو بوونەوە. مەدرسە خانەخای ویارەی شەریفەین لە ناو مەرقەدین لە ناو مەرقەدا چەند ئاساوارێکی ئەم شێخانێتیایە یەکێک لەم ئاسەوارانە ئەم گۆزەیە کە مادەکەی حەوزۆشە پۆڵاشە ئەمە شێخ عومەر ضیاءالدین بووە بەروارەکەی ئەگەڕێتەوە بەتا 150 ساڵ پێش ئێستا ئەو کاتە کە لە خانەقای بیاری دروست کردووە دەستنوێژی پێگرتووە لە دوای ئەوە لە دوای خۆیەوە پارێزراوە ماوەیەک چۆتە سنە لە سنەوە ساڵی 1990 ئەلبەتە نادیانەوە بۆ بیارە لە بیارەشەوە تا ئێستا پارێزراوە و لەخوا بەزیاد بێ ئەو خەڵکانێک کە نەخۆشیان هەبێ دێن ئاوێتی یەکەن و بۆ نەخۆشی لەخوا بەزیاد بێ خەڵک بەکارێنێ و بە ئاعتیقادەوە ئینشاءالله شیفای ئەبێ بۆ هەموو ئەو کەسانێک کە باوەڕیان پێیە. ئێستا ئێمە لە خزمەت جوبەی حەزرەتی شێخ عوسمان سیرازالدینی تەوێڵەی شێخ عوسمان سیرازالدینی تەوێڵەی یەکەم کە تەریقەتی لە مەولانا خالیلی شارەزووری وەرگرتووە. زۆربەی لیباسی قەدیم ئەوە بووە بەس وەڵای نازانم قوماشەکە چ قوماشێکە بەس تا ئێستا پارێزراوە و لەخوا بەزیاد بێ ئێستاش لە خانەقا دانراوە بۆ ئەو کەسانێکە بیانەوێ زیارەتی کرد. یەکێک لەو کتێبانەی کە مۆری شێخ عومەری پێوە ئەمە ئەو کتێبەیە کە ئەمە هەردوو مۆری لێدراوە ئەلبەتە هەر مۆرێ بدرێت لەو کتێبانە دیارە ئەو کتێبە ئەلبەتە خاوەنێکی تایبەتی هەیە یان ئەوەیە کە مەوقوفەی خانەقایە. ئێستا یەکێک لەو کتێبانە کە ئەمە زیاتر لە چەند مۆرێکی لێدراوە ئەمە دوو مۆرەکانی هەروەها لێرەشەوە هەر لە نێوەشەوە هەر مۆری لێدراوە ئەمە شێخێک ئەمە مۆری شێخ عومەر ضیاءالدین کە خاوەنی ئەو مۆرەیە ئەم خانەقایە دروست کردووە. ئەی هاوار یاغۆ سیگەیلانی جار خۆمی بێ سەرگەر شاو باخێ کۆنی ئەی هاوار یاغۆ سیگەیلانی خۆمی بێ سەرگەر شاو باخێ کۆنی ئەی هاوار یاغۆ سیگەیلانی